ئای دەستخۆش دەستخۆش هەربژی دەستخۆش بێ خۆشەویستان لە ئاواز و میوزیک لە ڕۆژێکی نوێ ئەمڕۆ کاکە پۆشکین کاوە قادر لەگەڵمان میوانە بۆ پارچە میوزیقای دەستی پێ کرد کوڕی هونەرمەندی زۆر زۆر خۆشەویست ناودار لە بواری سینەما شان و ئیتر هەموو بوارەکان کاکە قایر سڵاو ڕێز و خۆشەویستیمان هەیە بۆ کاکە کاوە ئەڵێ بۆ ماوەی بۆی ماوەتەوە هونەر لەوە بۆ کوڕەکەی ماوەتەوە بەڵام بوارە مۆسیقاکە هەڵگرتووە کاکە پۆشین بەخێر بێت زۆر بەخێر بێت کاکە پۆشکین زۆر بەخێر باش سەرچاوان دەست پەنجە و خۆش بێ سوپاس بۆ ئەو پارچە میوزیکە زۆر تایبەتە جادە چۆڵ و سێبەر بوو زۆر زۆر خۆش بوو دەستچاو خۆش زۆر خۆش بوو ئەشمانوتەوە هانە بۆ دەنگە ناخۆشی خۆمانەوەمانوتەوە کاکە پۆشکین خوێندکاری جەنابەت من دەرچووی پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانیم و لە ئێستا لە کۆلێژی هونەر هەر بەشی موزیک خوێندکارم باش اینجا ئاری وتی هەر هونەر بۆی ماوەتەوە بۆ کاکە پۆشکین تا چەند کاریگەری باوکی عەزیزە لەسەر بوو کە بۆی بێتە ناو دنیای هونەرە بەڵام بە شێوازێکی جیاوازتر وەڵاهی لە ڕاستیە من ینی لەوەتەی چاوم کردوتەوە لەوەتەی بیرمە کە باوکم هەر خەریکی هونەر بوو هەستەکەم ینی بەبێ ئەوەی خۆی بێوێ باگراوندێکی هونەری بەعام بەسەر ئێمە بەجێهێشتووە من برایەکی ترم هەر دەرچووی پەیمانگای هونەرە جوانەکانە بەس بەشی شێوەکاری بەشی گرافیک کاکە پێشەنگ برایەکی ترم گوێیەکی زۆر زۆر باشی هەیە گوێگرێکی زۆر زۆر باشە ینی هیچ ئامێریکی موزیکی ناژەنێ بەڵام زۆر کات کە ئێمە دانیشتین لە ماڵەوە کە تەمرینەکەم یە بۆ لام هەنێ تێبینی و هەنێشتم پێ ئەڵێت کە هەستەکەم کەسێکی ینی موزیسیانێکی زۆر بە ئەزمونەکە ئەڵە قەدری زێر لای زێڕنگەرە هەمووی لە خێزانێکی هونەریە زێڕە هونێرەکە کۆبێتەوە ڕاستەکە قوربانمی تر بەعام ئەو چۆنەڵی تقریبان ئەو کەشە هونەریە لە ماڵی ئێمە دروست بووە ئەوە ژوای کردووە کە من زیاتر خولیام هەبێ بۆی حەزم کردو کە زیاتر پەرە بەتوانەکانم بە ئەمە درێژ بن ئینشەڵڵا و لەش ساغبی کاتی تەمرین و پرۆڤ و ئەم بابەتانە بەڵێ کاکە کاوە و ماڵەوەتان بێزار نابن یاخود حەزەکەن لە میوزیکانە بێ یا پێ ناڵێ ئادێ وەرە پارچێکمان بۆ زۆر کات کە ئازفکە تەمرینەکەم باوکم بانگ مەکا دایم ئەڵێ وەرە لای خۆم و دانیشەی تر هەنێ کاتێ شعرە خوێنێتەوە کە من موزیکە ژەنم هەنێ کاتەیە گۆرانی ئەڵە دەنگیشی زۆر خۆشە هەنێ گۆرانی زۆر جوانی لەبەرە زۆر بە باشی دەتوانێت بیڵێ ئیتر ئەوە کەشفش بوو لێرانی گۆرانی دەنگی زۆر خۆت ئامادەکە دەنگی زۆر خۆشە کە ئەتە تاو ئینشەڵڵا لە هەر پرۆگرامێکە لە لامان بوو بیرمان نەچێ ئاری جا ئەمە پاڵپشتێکی تاوە بۆ کاکە پۆشکین تۆ میوزیک بۆ باوکت بژەنیت و ئەو گۆرانیت بۆ بڵێ ئەوە ئیتر ئەوەنەی تر هونەرە چێتە ڕۆحتەوە نییە باش کاکە پۆشکین یعنی لە ئامێرەکانە کاتێک هونەرمەندێک دەسەیاتە ئامێرێک سەرسامی کەسێکە بێ ئیتر کورد بێ غێرە کورد بێ هەر کەسێک بێ تۆ بخۆ سەرسامی چی بووی لەم ئامێرێ من بیدایەت کە حەزێکی زۆر زۆرم هەبوو بۆ مۆسیقا بەگشتی ینی خولیام هەبوو کە بتوانم ئامێرێکی موزیکی مەبێ لە ماڵەوە بتوانم پرۆڤەی لەسەرکەم تەمرینی لەسەرکەم دەمێک بوو بڕیاری ئەوە مابوو کە مۆسیقا بخوێنم بەڵام خۆم بۆ یەک لای نەبوو بۆ کە چه ئامێرێکە بژێرم ئەو کاتە هەرەکەمیش بەمە دەسە پێ کرد بەڵێ بەڕەحمەت بێ درود بۆ ژیانی پاکی هونەرمەندی جوانەمەرە کاکە ڕێهات کە من دەستم پێ کرد ئەو ینی خەریب و دەرئەکەوت کاریگەری زۆر زۆر لەسەر من بەجێهێشت بوو ڕێز و سڵاوم هەیە بۆ خانەوادەکەی زۆر زۆر سەرسامی ئەو بووم زۆر حەزم بە ژەنینەکانی بوو تۆنێکی زۆر پاک و زۆر شوشەیی هەبوو زۆر جوان مۆسیقاکانی ئەژەن تر تقریبان بە تەواوی کاریگەری ئەوم لەسەر بوو کاریگەری کاک ڕێبین جەمال کە گوێم لە ژەنینەکانی ئەوی شەگرت سەرسام بووم پێی زۆر باشە کاکە پۆشکین ئەگەر ئامادەبی حەزەکەن گوێمان لە پارچە میوزیکێکی تر بێ
سەرچاو لەگەش بێ زۆرتر حەزەکەی ئەو موزیکانە هەڵبژێری یاخودە و ئاوازان هەڵبژێری کە کوردین بەڵێ خۆی لەسەر کلارنێت ئایدیاک هەیە بە تایبەت ئەم ئامێرە زۆر کەس پێی وایە ئەگەر دەست بکات بەژەنینی ئەم ئامێرە ئیلا ئەبێت موزیکی تورکی بژەنێت یاخۆت یان هەرەبێ موزیکی کلاسیک بژەنێت خۆی ئەتوانیت سوود وەرگریت لەو چەند شێوازی ژەنینە بۆ نمونە کلاسیکە تورکیە کوردیە عەرەبیە فارسیە بەڵام کارە گرنگەکە ئەوەیە تۆ لێرە بتوانین خزمەتی موزیکی کوردی پێ بکەیت زۆر ڕاستە ئەوە جوانە و بەیامێکی جوان زۆر ڕاستە بیرکردنەوەیەکی جوان جەمانە پارچێکی کوردی تر بێکەواتە خزمەتان
هەربژیت ماندوو نەبی کاکە پۆشکین سپاس لەوە هیلاک نابی کاک پۆشکین سمڵە مەمە فۆ لە چۆ والله هیلاکەبی طبعا چۆن هیلاک نابی تۆ کە بێژەری زۆر تۆزە ئامێرە هەوایەکان جیاوازترە لە چاوانێترە زۆر بێژەریەکە هیلاک نابی چۆن بە دڵنیایەوە هەموو کارێکی لاکی خۆیە بەس پرسیارەکەی من لەسەرە بوو تۆزە ئامێرە هەوایەکان لە چاو ئامێرەکانی ترا زۆر جیاوازترن تۆ کە میوزیکە ژەنی تۆزە هەناسەیان بەدەم تۆزە قورسەوە نییە لای تۆزێک ئەوە کەێتۆ سەر تەمرینکردن و چ تەمرینەکی بۆکەی ینی هەناسە درێژی تەمرینی هەناسی هەبێ ڕاهێنانی وەردەشیش بکەی بەڕاستی بەردەوام لەگەڵام ڕاستە چکە خامە فوی زۆرە فوی زۆرە جیاوازە لە ئامێرە ژێدارەکانی تروانە ئەوانەی وەکو فودارەکان بەڵێ بەڵێ مثلەن ئێساکە چه ئامێریکی تر هەبێت تۆتوانی کێشت نیە لەگەڵ یان بەس ئەمانە کلارنێت ئاوی ژەنی سەکسیفۆن بەڵێ نزیکە لەمەوە لە کلارنێت تقریبا وەکو سیستەمەکان یەک سیستمە بەڵام لە شێو قەبارەیە جیاوازن درێژترین ئاواز کە ژەنی بێت کاتی چەند پێویست بۆ دوای ئەوەی کە ئەمریکا و دانابێت وتبێت ئەو خێش با تۆزە ئیسراحەت کەم و هەناسەیەکی خۆش بم وەڵاهی خۆی ئاوازە کوردیەکان بڕاستی زۆر دەوڵەمەنن و زۆر قورسن بۆ ژەنی بە تایبەت ئاوازە کوردیە فۆلکلۆرە کۆنەکان بۆ نمونە ئەوانەی مامۆستا حەسەن زیرەک زۆر میلۆدیتیە کە هەنەجار کە ئەتێ بیژەنی یەکسەر نایە بەدەستەوە تەمرینی ئەوێت کاتی ئەوێت هەبووە 20 دقیقە نیم سەعات تەمرینم کردووە تر هەتا لە ئاخیرە توانیمە بە تەواوەتی بەرجەستەی بکەم ئەمێ ئاوازە ڕێتمیەکان بۆ کلارنێت تۆزە سەختتر نییە تقریبا بە بەڵام لە ئێستا خۆشبەختانە خۆی لەم بوارەیە بینیوەتەوە کە زۆربەی ئاوازە ڕێتمیەکان وردە وردە بەکلانت ئاژەندرێ باشە ئەم ئامێرەیە خودت کلارنێت لەگەڵ چه ئامێرێکی تری میوزیکیە بۆ نەبینی زۆر باشە ئۆتوانە دەیەکی زۆر باش بات بە ئەو میوزیکە وڵی حەسەب موزیکەکەیە ئەگەر بۆ مۆسیقای ڕۆژهەڵاتی باڵێن لەگەڵ ئەودا دەنگێکی زۆر جوان دروستەکەن بەیەکەوە لەگەڵ قانونە تقریبا لەگەڵ پیانۆشە توانێت سەر و سەودای هەیە لەگەڵەویش باڵە باشە تۆ بۆ خۆتەر تاکژەنیەکە یان لەنێو گروپی شایکا کە پشکینجان گروپێکەیە تۆ ئەندامێکی ئەو گروپە بی لەگەڵیانە تقریبا ئێمە کلارنێت بەڵێ لە زانکۆ گروپێکمان هەیە بە ناوی گروپی میرزادە لەگەڵ هاوڕێیانە بەردەوام ئێمە خەریکی پرۆڤەکردنین بەبێ کات ئەگەر کۆنسرت هەبێ کۆنسرتەکەین و کۆنسرتمان کردووە پێشتر وەکو تاکژەنیش هەر خۆم بەردەوام خەریکم بەڵێنمان پێبن لە ساڵی ئایندەیە لەگەڵ ئیشەڵا لەم ساڵ بەتەمەین لەگەڵمان نابن لە ڕۆژێک لە بەرنامەشە باشە واوعدەکە لە تۆ بێ پێیان بگەێنە وعد بێ لە منەوە چەند کەسن ئەو گروپەیە کاک پۆشکی تقریبا بۆ دەژەن یار ئەبین زۆر چاکی ئینشەڵا خۆشحاڵم کە لە لامان بن ئێمە زیاتر ماندوونی بچینە لای پارچەیەکی تر خڵای من نەمێرە پێ ئەخەمەش بۆی وەدەم ماندوونی ئەگەر ماندوو با تۆزە قسەنیم فەرم شێوازی دانیشتەکە بۆ گونجاوە تەواوە ئەبێ کلارنێت داوا بێ پشتی بۆ بەیتەوە یان ئەم شتانی تر چیە پێێتە کاک پۆشکین وەڵی ئەوە تقریبا وەکو مڵتی ئیفێکتێک وایە لەبی ئەوەی برادران لێەوە ئیفێکت بن ئەتوانین لێرەوە تۆ خۆت چاکی حکوم ئابە فێکەکانەوە بکەیت فەرموو
دەستپانجە خۆش بێ سپاس دەست خۆش ناوەکەشە زۆر خۆشە ها پشکین باوکم ناوینەوە لەشی خێزانی هوەری بدەینای هوەری شاگەڕ منای ئەدەبی ناوەکەی واتە چییە کاک ناوەکە واتە ئەلێکساندەر پوشکین نووسەر و ڕۆماننووسی شاعیریی ئەمە بەدایکی ئەدەبی ڕووسی ناسراوە کاک پوشکین باسم لەوە کرد کە ئەو کاتانی کە ڕاهێنانەکی یا هەر خۆتی من دڵنیام ئاوازێکەیە زۆر زۆر لاچە خۆ چێژی لێ ببینی لە هەموو ئاوازەکان زیاتر یان تەنیا بە تەنیا حەسبکەی حەسبی بکەی شتێکەیە لەم بابەتە بۆ تۆش تقریبان مەڵێ چی ئەو پارچە بداینن بۆ کۆتایی بەرنامەکە بۆ ناوەسەرچ باشە چکە زۆر جار ئەو کەسانی کە عەزفەکەن بە تەنیا خۆیان لەگەڵ ئاوازێکە ینی یادگاریان هەیە خۆی گوێگرتن دوو جۆری هەیە یەکیشان تێگەشتنە لە موزیکەکە کە ئەوە زیاتر بۆ لایەنی کەسی ئەکادیمی ئەگەڕێتەوە بەڵام جۆری دۆمیان یادگاریە وەرمە تۆ چۆن گۆرانیەکە خۆشەوێ کە لەگەڵ تاژی ئەبێ بە یادگاریەک بوت زۆر کات هەنێ گۆرانی هەیە کە یەکەم جار بەرگێتەکەوێت زۆر حەزێکی واو نییە بووی بەڵام دوایی ماوەیە کە ئەبینی وردە خەریکە ئا بەرگێتەکەوێت سوودفا لە شوێنە گشتەکانە ئەبێ بە یادگاری لەلا ڕاست ئەو یەکە یادگاری دروستەکات و ینی چێشتایەتێ ئەوەی کە جەنابیشتە فەرمووی ئەوەش تقریبان هەروایە هەنێک موزیکەیە کە وەکو یادگاری ئەمێنێتەوە لەلاو زۆر خۆشتەوێ زۆر بەردەوام هەوڵی ژەنینەوەی ئەیت دەستخۆش دەستەکانە خۆش بە کاکە پۆشکین سپاس بۆی کەمڕۆ لامان ئامادە بووی ماندوو نەبی اینجا ئێمە بە کۆتا بەرهەمی تۆ کۆتای بە پرۆگرامی ئەمڕۆمانەین دووبارە سپاس بۆ تۆ دەربارەی ئامێرەکە کە قسەمان کرد چەندێک هەوڵ و جوهد و ماندووبوونی خۆت دەورە بینێ بەڕاستی ئەبێ مامۆستایەکیشت هەبێ لەگەڵ تا کە ماندووە بێتەوە کە خەریکە لەگەڵ تا من مامۆستا بەڵێن لێرۆ ڕێز و سڵاوم هەیەوەی زۆر زۆر یارمەتی دەری من بوو زۆر لەگەڵ مابووە ئینسان جوانەکە وەفای هەبێت زۆر هیلاک بووە پێمانەوە یعنی زۆربەی ئەو ژنیارانەی کە تۆ ئەیبینی کە پێشکەوتون لەم بوارەیە و بەتایبەت لەم ئامێرەیە هەمووی زۆرینەی زۆری تەلەبێ مامۆستا بەڵێن بوون لەگەڵ مامۆستا بڕیار چاوی ماچەکە سڵامان هەیە بەڕاستی ماندوونە ناسانە هیلاکن بە خوێندکارەکانیانەوە دەستەکانە خۆش قادر زۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت کۆتا بەرهەمە و بەرهەمەیە سپاسی کەناڵی کورسات سپاسی ئەم پرۆگرامە جوانە زۆر بەخێر وەک هەمیشە کورسات پێشەنگ بووە کە بۆ بەسەرکردنەوەی بەهرەمەندان و ئەو کەسانی کە خولیای هونەریان هەیە زۆر ماڵی خۆتانە هەمیشە کۆتا بەرهەمی ئەو بەرهەمەی کاکە پوشکین بەتەنیا بێ بۆ خۆی ئەیژەنێ و زۆر ئارەزوی لێتی بەرنامەی ڕۆژێکی نێو کۆتایی پێ خۆشەویستانی هیچمان نەماوە تەنها خۆشەویستی بۆیە و بەم پارچەیە کۆتایی بێنن تاسبێنی پێتانەگەنەوە شاد و کام هیوای هێنیەکی خۆش و پشوویەکی خۆش بۆ مولایەکتان شاد بن
Thank you.